بە سپۆنسەری دەستگای میدیای کورتسات پرۆژەی وشکەڵان کە پرۆژەیەکی هونەری هاوبەشە کاتیایدا ژمارەیەک هونەرمەندی بەشدار بوو بە میدیەمی جیاواز و لە چوارچێوەی کۆنسێپتێک کارەکانیان دروست کردووە بە سەرپەرشتی ئاکام شێخ هادی ئەم پرۆژەیە بەڕێوە دەچێت. بڕیار ئەم پرۆژە هونەریە سبەینێ دووشەممە لە گەلەری ئێستا نمایش بکرێت. بەڕێز ئاکام شێخ هادی لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆی زیاترەکەین. ئاکام سڵاو لێبێ بەخێربێ. سپاس کە ئەمڕۆ میوانمان بوویت. بیرۆکەی پرۆژەی وشکەڵان لە کەیەوە سەرچاوی گرت؟ زۆر سپاس. بیرۆکەی پرۆژەی وشکەڵان لە چەند نمایشێکی جیاوازەوە هاتووە. پێشتر لە ساڵی 2021 پاوەڕۆڤۆتەرمان کرد ئێمە لە بەغدا و کاتە پرۆژێکی تایبەتی خۆم بوو. و یەکێ لە ڤیددیۆکان کە تایە بوو بە ناوی ئەذەر ئەوانی تر بۆی بیرم کردەوە کە چەند ئارتێستێکی تر بێنمە ناو ئەم پرۆژەیەوە کە باس لە گۆڕانی کەشوهەواکە بە تایبەتی لە عێراق. دواتر لە بەسڕە نمایشمان کرد لەگەڵ پرۆژەی ساڵی 2023 لە هەولێر نمایشی چەند هونەرمەندێک و ئەم ساڵ 2024 لە سلێمانی نمایشەکە. سەرکەوتوو بن. هونەرمەندان بۆ دابەش ئەبن بەسەر دوو گروپدا. سەرەتا من بیرم لەوە کردەوە کە هونەرمەندەکان مادەم بە میدیەمی جیاوازیش لەسەر هەمان کۆنسێپتەکەن بیرم لەوە کردەوە ئەو ئارتێستانەی کە لە ناوخۆی عێراق ئاژین بە کورد و بە عەرەبەوە چۆن لە بابەتەکە ئەڕوانن پرسەکانیان چۆنە و دواتر هەڵبژاردننی چەند هونەرمەندێکی تر لە دەرەوەی ئەم کێشە گەورەیە چۆن لە بابەتەکە ئەڕوانن بۆ دەزانی پرسەکە بۆ ئەوان بە شێوازێکی تر جیاوازترە بێت. بەدڵنیایی هەریەکەیان بە میدیەمێکی جیاواز لەسەر هەمان کۆنسێپتەکانەکەن. بەڵێ. پرسی ئاو و گۆڕانی کەشوهەوا چۆن لەم پرۆژە ئەخرێتە ژێر بە پرسیارێتیەوانیان ژێر پرسیارەوە؟ خۆی پێم وایە کە ئارتیست لە دروستکردنی پرۆژەیە کە هەمیشە پرسیارێکە وروژێنە بۆ ئەوەی ببێتە جێگەسەرند بۆ چارەسەرکردن بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لەم ڕێگەیەوە پرسیارێکی زۆر ئەبستراکتیش نەبێت ئینیکەن دروستیکەین لەسەر ئەم کەیسە و بۆ شێوەیەک لە شێوەکان پرسیارەکان هەر یەکەیان لە دیدی هونەرمەندێکەوە لەسەر هەمان کەی دروست بووە. باشە. هونەرمەندان بە چ میدیەمێک کارەکەن لەم پرۆژەی تۆیە و چەند هونەرمەندیش بەشدارە؟ 11 هونەرمەند بەشدارە و دوان لە هونەرمەندەکانمان ئینستڵیشنیان هەیە بەڵام تەبەن بە هەمان کۆنسێپت بەڵام بە فۆرمی جیاواز. فۆتۆگرافمان هەیە و ڤیددیۆگرافمان هەیە و هەروەها ساوند ئارتمان هەیە و هەروە دیجیتال ئارتیشمان هەیە لە ناو نمایشەکە. بەڵێ. ئەم هەم ئاهەنگیە لە نێوان هونەرمەندانە چۆنە بینی؟ خۆی سەرەتایی بڵین ئەگەر من باس لەم پرۆژەیە بکەم سەرەتاکەی لە کۆنسێپتی بەلەمێکی منەوە دروست بووە کە ئەم بەلەمە من لە تاریخ لە هەوارەکانی عێراق هێناومە. سەرەتا گەشتی کردو بۆ ناسڕیە دواتر بۆ بەسڕە دواتر بۆ بەغداد هەولێر ئێستا لە سلێمانیە و لەگەڵ هەموو هەنگاوێکیە بۆتە هۆی دروستکردنی دیالۆگ لەگەڵ ئەو ئارتستانی کە ویستومە بێنە ناو ئەم پرۆژەیەوە واتە هەموو ئەو کۆنسێپتی ئارتستانە لە ئەنجامی دیالۆگی من و ئارتستەکە دروست بووە و بە تایبەتیش بۆ ئەم پرۆژەیە و بۆ ئەم سپەیسە دروست کراوە. ئاکام سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس.